سلااوان لە بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە لای هەمووان ئاشکرایەکە خوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەردانێکی فەرمی سەردانی کۆی کرد و ژمارەیەک دیدار و کۆبنەوەی گرنگی ئەنجامدا و چەند پرۆژێکی خزمەتگوزاری بەسەر کردەوە. دیارە خوبات تاڵەبانی ئەمڕۆ بە درێژایی ڕۆژ لە کۆی سەرقاڵی دیدار و گفتوگۆ بوو و لە زۆربەی ئەو جێگا و شوێنانی کە بەسەری کردەوە لەو کاتێک کە قسەی بۆ میداکان دەکرد باسیرەوە دەکرد کە پێویستە بایەخی زیاتر بە کۆیە بدرێت و بکرێتە ناوچەیەکی استراتیژی گرنگ بۆ پێی هاوبەشە لە ڕووی پێگە جوگرافیەکەەوە لە نێوان هەولێر و سلێمانی و ئیداری ڕاپەڕینیش تا ڕادەیەک دەکرێت بڵێ ناوچەیەکی استراتیژیەوە دەکرێت لە زۆر ڕۆ سوودیرەوە بگیرێ و سەردانی کریسیانەکانی کرد لە کۆیەکە ڕۆڵێک و پێگەیەکی بەرچاویان لە کۆیەدا هەیە بەڵێنیدا کە پاڵپشتی داوەکاریەکانیان بێ پاڵپشتی پێکەوە ژیانی ئاینی بێ لە کۆیە. دەمەوێت قسەی زیاتر بکەم سەبارەت بە گرنگی سەردانەکەی جێگیری سەرۆکی حکوومەت بۆ کۆیەوە تا چەند ئەم جۆرە سەردانانە گرنگە بۆ ناوچە جیاوازەکانی دیکەی هەرێمی کوردستان، تا چەند گرنگە بەرپرسانی باڵای حکومی لە نزیکەوە چاویان بە خەڵکی ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان بکەوێت لە کەم و کورتی و کێشەکان بکۆڵنەوە. گفتوگوی ئەم بابەتە دەکەم لەگەڵ هەریەک لە بەڕێزان ئاکۆ محەممەد وەک چاودێری سیاسی کە لە کۆیەوە لەگەڵما دەبێت و هەروەها دواتریش لەگەڵ بەڕێز دکتۆر هاوژین سلێوە مامۆستای زانکۆ قسە دەکەم و لە دەستپێکی پرۆگرامەکە لەگەڵ کاک ئاکۆ گفتوگۆ دەکەم. کاک ئاکۆ سوپاس بۆ ئەم دەرفەتەکە لەگەڵ ئێمەدای دەکرێت پێم بڵێیت لەم کاتەدا هاتنی جێگیری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆیە چ بایەخێکی هەیە؟ زۆر سپاس. دیارە هاتنی بەڕێز کاک خوبات تاڵەبانی جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بۆ کۆیە گرنگی خۆی هەیە و ئەگەر بژڕوانی نەمێژووی شاری کۆیە تەمەشا دەکەین کۆیە هەمیشە یەکێک بۆ لەم شارانەی کە بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەوە بە چاوی بایەخەوە لێی ڕوانیە هەمیشە لە نزیکەوە چاوەدێری کاروبارە ئیداریەکانی ئەم شارەی کردووە و گرنگی پێداوە و بە دوواداچوونی بۆ کەم و کوڕیەکان کردووە. دیارە ئەمڕۆ ڕۆژی کۆیە بوو کە ساڵانە لە 15 یادی ڕۆژی کۆیە و لەم ڕۆژەدا چەندین سالاچی جۆرا و جۆر بەڕێوە دەچێتن. ئەمڕۆ بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێروکانە بوو لەم ڕۆژەدا لە نزیکەوە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاری بەسەر کردەوە و بە دوواداچوونی بۆ کەمەڵێک لەو پرۆژە خزمەتگوزاریانە کرد کە کەم و کوڕیان هەبوو و ئاستەنگ بۆ جێبەجێکردنیان دروست ببوو و کۆمەڵێک پرۆژەشی بەسەر کردەوە و کە گەیشتینە قۆناغی کۆتایی و تەواوبوون. دیارامانە هەمووی بایەخ و گرنگی خۆی هەیەەوە دەری دەخات کە کۆیە شارێکی گرینگە و بەڕێز جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بە چاوی بایەخەوە دەڕوانێتە پێگە و ڕۆڵی ئەم شارە و بەتاکید هاتنەکەشی کاریگەری خۆی دەبیتن هەم لە ڕووی خزمەتگوزاری هەم لە ڕووی کاروباری ئیداری و بەتاکید هەر لەگەر هاتنی بەڕێزیشان کۆمەڵێک پرۆژە کە لە چەند ساڵی ڕابردوو ئاستەنگ بۆ جێبەجێکردنیان دروست ببوو کەوتنەوە کارکردن لە سەریان و کەتنە هەنگاونان بەرەو جێبەجێکردن و قۆناغی کۆتایی. دیارە ئەمانە هەمووی گرنگی خۆی هەیە و هەم گرنگی بۆ خەڵکی شاری کۆی هەیە هەمیش گرنگە بۆ جێگیری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کە گرنگی بۆ شارە دەداتن. ئاگامە بڕژڕوانین ئەمڕۆ لە تۆڕی کۆمەڵایەتی سوۆسیال میدیا فەیسبوک کاردانەوەیەکی زۆری بە دوای خۆی داهێنا خەڵکی شارەکە زۆر بە گەرمی پێشوازیان لەم سەردانە کرد و لە بەشێک لە پێگە ئەلکترۆنیەکان دەکابرێن تۆڕەکە کۆمەڵایەتیەکان پەیجەکان و ئەکاونتەکان خەڵکی شاری کۆیە ستایشی هاتنەکەیان دەکرد. لە هەمان کاتدا ئیتر پێشنیاریشیان هەبوو 50% کەم و کوڕیەکانیشدان دادەنرا و پێشنیار بۆ چارەسەرکردنیان هەبوو و داواکاریش هەبوو. ئەمانە هەمووی جێگەی بایەخن هەم بۆ حکوومەتی هەرێمی کوردستان کە
جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ لە ئێروکانەوە بە یاوەری ژمارەیەک لە بەرپرسی حکوومەت و هەم دیدار و کۆبنەوەی لەگەر بەرپرسی یەکە ئیداریەکانی ئەم سنوورە و بە دوواداچوون بۆ کەم و کوڕیەکان بە تەکید جێگای دڵخۆشی و جێگای ستایشکردنی خەڵکی سنوورەکەیە. کاکێ ئاکۆ گومان لەوەدا نییە کە کۆیە لە زۆر ڕۆ پێویستی بە خزمەت و ئاوەڕ لەدانەوەیە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی ڕێگەوبان لە ڕووی پیشەسازی و ئابووری لە بوارەکانی خوێندن لە زۆر ڕۆی ترەوانی دەکرێت پێم بڵێ بۆشی لە ماوەکانی ڕابردوودا کۆیە وەک پێویست ئاوەدان نەکراوەتەوە بایەخی پێ نەدراوە. وەڵام بە تاکید کۆیە وەکو ئاماژەمان پێدا شارێکی گرینگە و هەمیشە بەڕاستی من دەبی بگەڕێمەوە بۆ ڕابردوو مامجەلال بە چاوی بایەخەوە لە پێگە و مێژوو و خەبات و ڕۆڵی خەڵکی ئەم شارەی دەڕوانی و هەمیشە بۆ خۆی چاوی لەسەر ئەم شارە بوو لە ڕووی خزمەت گوزاریەوە. بەڵام بەداخەوە لەم ساڵانە دەبینین بە هۆکاری سیاسی کۆیە لە ڕووی خزمەت گوزاری لە ڕووی گەشە پێدان لە ڕووی پێشخستنی لە هەموو بوارەکان ئەنجا بواری ڕێگاوبان دەرەی بواری پیشەسازی دەرەی بواری خوێندن دەرەی لە هەموو ڕوێکەوە پشتگوێ خرابوو. ئێمە ئەگە بەڕاستی سەیر بکەین دەتوانم بڵێم لە کوردستان کەم شوێن هەیە ڕێگاوبانەکەی وەکو ڕێگاوبانی کۆیە لۆدی هاتوچۆی لەسەربیت و ڕێگاکەی نەکرابێ بە دووسایت. ئەمەش بەڕاستی خەڵکی شارەکە هەمووی بۆ هۆکاری سیاسی دەجێڕینەوە ئەگەر ناکرێت یعنی بەڕاستی ئێمە هەر لە نزیکترین ڕوودا و لە چەند ڕۆژی ڕابردوو لە ڕێگای کۆیە هەولێر لە یەک خانەوە دەسێ کەس بوونە قوربانی و لە ساڵانی ڕابردوو دیسان چەندین ڕووداوی لەم جۆرە ڕوویداوەکە جێگای نیگەرانی و دڵتەنجی هەموو خەڵکی سنوورەکە بووە. بەڵام هەمومان درێک بەوە دەکەین بەڕاستی پشتگوێ خستنی شاری کۆیە لە ساڵانی ڕابردوو لە ڕووی خزمەت گوزاریەوە هۆکارەکەی سیاسی بووە. دڵخۆشین بە هاتنی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بەڕێز قوبات تاڵەبانی شاڵامە دەستپێک دەبیت بۆ خستنەوە سەرسکەی لایەنی خزمەت گوزاری شارەکە و تەواو نەکردنی هەموو پرۆژە ناتەواوەکان وەگەشەدانی زیاتری ئەم شارە لە ڕووی ڕێگاوبان لە ڕووی پرۆژەی پیشەسازی لە ڕووی پرۆژەی وەبەرهێنان کۆیە یەکە لەو شارانەی کە لە ڕابردوو گرنگجی و ڕۆڵی تایبەتی هەبووە لە بواری بازرگانی بەڕاستی لە نێوان بیتوێن و کەرکووک و هەولێر و سلێمانی. بەڵام بەداخەوە لەم ساڵانەی ڕابردوو وەکو پێویست بەهۆی پراوێز خستنی ئەم ڕۆڵی خۆی لەدەستدا بوو. بەڵام ئومێد دەکەین ئەم هاتنە دەستپێک و وەرچەرخانێک بێتن لە هەموو ڕوێکەوە بۆ جارێککە گەشەدانەوە بە شاری کۆیە و خزمەتکردنی خەڵکی سنووری قەزای کۆیە بە هەموو گوند و ناحیەکانیەوە. کاگێ ئاکۆ ئەوەی کە بۆ خەڵک گرنگە خزمەت گوزاری و ئاوەدانیە ینی ئەو بەڵێنانی کە جێگری سەرۆکی حکوومەت بە خەڵکی کۆی داوایانی لەو نزیکترین دەرفەتدا دەست ینی ڕنگدانەوەی دەبێت ینی کاریگەریەکان دەبینین. دیارە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەکەم مێزگەی سەردانەکەی لە دیوانی قایم قامیل لەگە بەڕێوەبەری فەرمانگەکان بە گشتی کۆبوونەوەی ئەنجامداوەوە هەر لە ڕێی ئەم دامەزراوە ئیداریانە تایبەت بەلایانی خزمەت گوزاری بە دوواداچوونی کردیە بۆ پرۆژەکان و بۆ ئاستەنگەکانی بەردەم جێبەجێبوونی پرۆژە خزمەت گوزاریەکان ئومێد دەکەین و ئومێدی زۆریشمان پێیتی بەڕاستی ئەم بە دوواداچوونانەی ئەو دەستپێکی باش دەبی بۆ کەوتنەوە کاری هەموو ئەو پرۆژانێک وەکو گوتمان کە وەستێنرابوون و ئەم پرۆژانێک کە بەڵێ نیژرابوون لە ساڵانی ڕابردوو جێبەجێ نەکراون. کاگێ ئەکۆ دیارە ئەوەی کە گرنگە بەڕاستی خەڵک پێویستی بەوەیە کە سێکتەری ئابووری وە لە زۆر ڕۆوە کۆیە ببوژێتەوە. نی من زۆر جارجیۆم لەوە بۆیان بە کۆیەدا ڕەت بوومیان هەندێک جار کە سەردانی کۆیم کرۆ گرفتەکە لەوەدا بۆ کە دەستی کار لاوازە لە کۆیەوە بە زمانە سادەکە کار و کاسپی لە کۆیەدا کەمە. بە بڕای تو ئەلەم ڕۆ پێویستە چی بکرێت کاگاکۆ بۆ ئەوەی دەستی کار لە ناو کۆیەدا ببوژێتەوە؟ وەڵا ئەمە پرسیارێکی باش بوو.
دیارە کۆی شارێکە لە ڕووی جوگرافیاوە هەڵکەوتەیەکی زۆر باشی هەیە بەڕاستی دەتوانین برین سنتەرە هەم بۆ پارێزگای هەولێر بۆ پارێزگای کەرکووک بۆ ئیدارەی ڕاپەڕین تەنانەت بۆ سلێمانی و ئەم ناوچەیەش تەنانەت منتیقەی گەرمیانیش بەڵام بەداخەوە لە ساڵانی ڕابردوو لە ڕووی کەرتی تایبەت و ڕاکێشانی هەلی کار ڕاکێشانی دەستی هەلی کار لە کۆیە وەکو پێویست نەبووە دەتوانم بڵێم جگە لەلایەنە گەشت و گوزاریەکەی کە لەو چەند ساڵی ڕابردوو گەشەیەکی بەرچاوی بەخۆیەوە بینیە لە ڕووەکانی ترەوە پەراوێز خرابوو بەڵام ئەمڕۆ بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لێرکانە یەک لە کارگەکانی بەرهەمهێنانی خۆراکی ئاژەڵ و پەڵەوڕی کردەوە دیارە ئەمە دەرفەتێکی باشە و هەر بە پێی ڕاگەیاندراوەکان زیاتر لە 200 هەلی کار دەڕەخسێنێتن لە سنووری قەزای کۆیە ئەمە جێگای دەستخۆشیە و جێگای دڵخۆشیشە بۆ خەڵکی سنوورەکە و یەک لەو داواکاریانەی کە ئەمڕۆ ئاراستەی بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیش کرا مەسەلەی دروستکردنی ناوچەی پیشەسازی بوو لە سنووری قەزای کۆیە کە ساڵانێکە ئیتر کار دەکرێتن بۆ جێبەجێکردنی و بەڵامەتای ئەسانە کەوتە بواری جێبەجێکردن ومێت دەکەین ئەمەش بکەوێتە بواری جێبەجێکردن بە تاکید ڕنگدانەوەی زۆری دەبێتن چکە کۆیە شارێکە بەڕاستی پێکاتەکەی بەشی زۆری موچەخۆرە و لە کەرتی گشتیدا دەتوانین برین هەلیکاری هەیە کە فەرمانبەری حکوومەتە لەلایەنی کەرتی تایبەت هەلی کار لەم سنووری ئەم قەزایە بە گشتی زۆر زۆر لاوازە ئەمە دەتوانین برێن ئەمڕۆ تا پرۆژەیەکی ئەمەی ئەمڕۆ کە کراوە ئەم کارگەی بەرهەمێنانی خۆراکی ئاژەڵ و پەڵەور دەستپێکی هەموو ئەو پرۆژە تایبەتیانەیە کە لە بواری کەرتی تایبەت لە سنووری قەزای کۆیە کەتە بواری جێبەجێکردن و هەلی کاری باشی زۆر باش دەڕەخسێنیتن لە سنوورەکە و ومێت دەکەین پرۆژەی باشتر و زیاتریشی بەدوادابێتن. کاگێ ئەوەی کە ئەمڕۆ جۆمان لێبوو لە قسەکانی جێگری سەرۆکی حکوومەت باسی لەوە کرد کە هەندێک جار ناکۆچی ئیدارەی یان چوزانم جیاوازی حیزبی هەندێک جار بۆتەوەی کە زەرەر و زیان بە کۆیە بگەێنێ بەڵام و سەرنجیوا بوو کە ڕەنگە خەڵکی کۆیە وەرپرسانی ئەو ناوچەیە بتوان سوود لەم جۆرە ناکۆچیانە وەربگرن بۆ ڕاکێشانی لایەنە ناڕازیەکان بەلای خۆیاندا هەر بە باوەڕی جەنابی شودانی کۆیە جیرۆدەیە بەو ململانە سیاسیانەی کە لە ڕابردوودا هەبوون. وەڵا بەتەکید ئەمە بەشێکی سەرەکی ئەم جیرۆدە و جیرۆگرفتانەیە کە کۆیە پێوە دەناڵێتن بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ساڵێنێک کە دەرچی بەمە کردووە کە بەڕاستی ئەوەی کە بوویتە هۆکاری گەشەکردنی کۆیە زیاتر ململانێ سیاسیەکەیە و بە دیاریکراویش بڵێن بەڕاستی کۆیە تاکە قەزایە لە دوایی یەکگرتنەوەی هەردوو ئیدارەی هەرێمی کوردستان لە زۆنی سەوز کە تۆ سەر پارێزگای هەولێر ئەگەر ئێمە سەیری پرۆژە خزمەت گوزاریەکان بکەین لە سنووری قەزاکانی تر لە سنووری ناحیەکانی تر کە دەکەونە سنووری پارێزگای هەولێر بەڕاستی لەگە کۆیە زۆر زۆریان فەرقە یعنی ئەمەی هەر تۆزێک لێکدانەوەی بۆ بکاتن تێدەگات ئەمە هۆکاری گەشەنەکردنی کۆیە و خزمەت نەکردنی کۆیە هۆکارەکە سیاسیە بەڕاستی بەڵام ومێدمان هەیە ئەم قۆناغەش تێپەڕێنین چونکە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمڕۆ بەڵێنی ئەوەی بە خەڵکی شاری کۆیە و بە فەرمانگە پەیوەندیدارەکاندایە لەم سنوورە کە ئیتر بۆ خۆی چاوەدێری خزمەتکردن و لایەنی خزمەت گوزاری و چۆنیەتی گەشەدان بە سنووری قەزای کۆیە و ناحیەکانی دەکاتن ومێت دەکەین ئەم ئاستەنگانەی کە لە ڕووی سیاسی و ناکۆچی سیاسی ببوونە هۆی زەرەردان لە قەزای کۆیە و ناحیەکان و گوندەکانی لە بواری خزمەت گوزاری و لە بواری گەشە سەندن لە هەموو کەرتە جیاواز و سێکتەرە جیاوازەکان کۆتایی پێبێت و بەرەو قۆناغێکی نوێ و دەستپێکی نوێ هەنگاو بنین بۆ زیاتر خزمەتکردنی شاری کۆیە و گەشەدان بە لایەنە جیاجیەکان و بوارە جیاجیەکانی سنووری ئەم قەزایە. دوا پرسیار بۆ جەناب کاک ئاکۆوانی
ئەم ئەرک و بەرپرسیارەتی ڕەنگە بە تەنها لەسەر جێگیری سەرۆکی حکوومەت نەبێ یان بە جۆرێکی تر بڵین جێگیری سەرۆکی حکوومەت یاریمی کوردستان ینی وەگەکێتی نیشتیمانی کوردستانیش ڕەنگە لایەنە سیاسەکانی تریش وە پارتە سیاسەکانی تریش ئەرکی سەرشانیان بێ خزمەتی کۆیە بکەن و حکوومەت بەگشتی واجبی سەرشانێتی بۆ پێیکە لە ڕووی داریشەوە کۆی سەر بە پارێزگای هەولێرە بەڵام هەمیشە هەرێکەتی خۆی بەخەمخۆری ئەم شارەزانیوە پەیامە چییە لەمڕۆ بۆ لایەنە سیاسەکانی دیکانی بۆی بەبێ جیاوازی خزمەتی ئەم شارە بکەن. دیارە کۆیە وەکو گوتمان یعنی گرنگجی و تایبەتمەندی خۆی هەیە بەڕاستی هەموو لایەنەکان چاویان لەسەر کۆیەیە بەڵام کەسیان نەیانویستی خزمەتی کۆیە بکەن جگە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و خەڵکی کۆیەش تەنها یەکێتی بە خاوەنی خۆی زانیە بۆیە هەمیشە ڕووی داواکاری و ڕووی گلەیکردنی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ڕووی داواکاریەکانی لە نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لە کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تاکید خزمەتکردنی سنووری قەزای کۆیە و ناحیە و گوندەکانی ئەرچی یەکەیەکەی کاربەدەستانی کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستانە بەم کابینەی ئێستاشەوە ئینجا لە سەرۆک وەزیرانەوە تا دەگاتە بە پرسێکی ئاستی خوارەوە بەڵام ئێمە کە دەرێن خەڵک بۆ ڕووی داواکاریەکانی لە یەکێتیە و کەمتر داوا لە لایەنەکان دەکا دیارە خەڵکی کۆیە و گوندەکان و ناحیەکانیش بەڕاستی یەکێتی بە خاوەنی ئەم سنوورە دەزانن و ئەوەی کە لە ڕابردوش خزمەتی کردینە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و ئەوەی گوێی لە داوا و داخوازیەکانیشیان گرتیا هەر یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووینە لە کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان ئیتر ئەوە شاراوەژ نییە ئەو ئاستەنگ و بربەستانەی کە بۆ خزمەتکردن و گەشە سەندن لە سنووری قەزای کۆیە دروستکراون لەلایەن بەشێک لە نوێنەری لایەنە سیاسیەکانی تر بووە لە کابینەیەک لە دوای یەکەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بە دیاریکراویش برین بەڕاستی پارتی دیموکراتی کوردستان بووە کە ساڵانێکە ئیتر سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی لەلایە وەکو پێویست ئاوری لەو سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئاوری لە سنووری ئەم قەزایان نەدایتەوە ئەوەی کە داواکاری هەبووە ئەوەی کە بە دوواداچوون هەبووە داواکاریەکان ئاراستەی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران کرایەوە ئەوەی کە توانای جێبەجێکردنیشی هەبووە هەر لە ڕێی جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان بۆیە خەڵک ڕووی داواکاریەکانی زیاتر لەوانە و ڕووی داواکاری و داخوازیەکانیشی زیاتر لە یەکێتی نیشتیمانی کوردستان و نوێنەرەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە حکوومەتی هەرێمی کوردستان. زۆر سپاس بۆ ئاکۆ محەممەد وەک چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمان بووی سپاس بۆ وەڵامی پرسیارەکانی مە بەڕێزان پشوویەک وەردەگرین و لەگەڵ میوانی دووەم بەردەوام دەبین. دووبارە سڵاوتان لێ بێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان لە پانۆرامایەم شەو بۆ قسەکردن لە سەرگرنگی و کاریگەری سەردانەکەی جێگری سەرۆکی حکوومەت بۆ شاری کۆیە لەگەڵ میوانی دووەم بەڕێز دکتۆر هاوژین سلەوە مامۆستای زانکۆ هەر لە کۆیەوە ڕاستەوخۆ لەگەڵم دەبێت قسە دەکەم. دکتۆر هاوژین سپاس بۆ ئەم دەرفەتە جەنابتان تێڕوانینتان چییە سەبارەت بە سەردانەکەی قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کۆیە؟ بەڵێ سەرەتا بەرز و پیرۆز بێ ئەو یاداشکۆیە کە هەموو ساڵێ لە 15 یادی کۆیە دەکرێتەوە یادی شاری کۆیە دەکرێتەوە و ئەم ڕۆژ بەڕێز قوبات تاڵەبانی سەردانی شاری کۆیە کرد و کۆمەڵێ شوێن و وێزگەی بەسەر کردەوە ئەمە بۆ خۆی مەرام و بەستێشی گرنگ بوو بۆ ئەوەی کە سەرکردە بێتە ناودڵ و دەرونی خەڵکەوە ناوچێشەی خەڵک کە کۆبوونەوەکان بکات یان قسە بۆ خەڵک بکات لە سەردانەکەی سەردانی زۆر شوێنی کرد لەوانەش سەردانی گوندی هەرمۆتەی کرد کە بە تایبەتی لەگەڵ مەسیحەکانی ناومەرکەزی شار و گوندی هەرمۆتا کۆبەوە کە نزیکەی سەعاتێک و 10 دقە گفت و گۆمان کرد قسەمان کرد لە نزیکەوە کۆمەڵێک کێشە و مەعاناتی خۆمان پێوت و ئەوی ژوێ لێ ڕاگرتین و هەندێک لەو شتانەش وەکو چارەسەری خێرا بۆی چارەسەرکردین ئەوە کاین دیکەش ئەکا قەولی پێداوین دراسی بکات لە داهاتوو بتوانین کاری دەسە بکە دواتریش کۆمەڵی وێزگەی لە شاری کۆیە بەسەر کردەوە لە قشڵەی کۆیەش کەرنەڤاڵێکی گەورەی زۆر خۆش و جوان کرابوو بۆ میوزیک و گۆرانی و ڕێزلێنانی کۆمەڵێ خەڵک کە تابلۆی ڕێزلێنانیان پێدرا
ئەمە شتێکی زۆر خۆش بۆ شاری کۆیە وهروە کەرنەڤاڵێکی خۆش بۆ یەکتربینینی خەڵک و بۆ ئەو زۆرە شتانانە بەڵام من پێم باشە باسی مێژووی ئەم یادە بکەمەوە لە شاری کۆیە کە بە خێرایی باسی بکەم دیارە لە ناوەڕاستی ساڵانی شێستەکان مامۆستا ئیبراهیم سابیروەلی کە ئەو کاتی وەکو دەرچووی بەشی قانون و مەحامی بووە بیری لەوە کردوتەوە ڕۆژێک دابدرێ بە ناوی ڕۆژی کۆیە ئەوە بوو لە ساڵی 1968 ئەم ڕۆژە کراوە بە هاوکاری مامۆستا فازی شەورۆ و ڕەحمەتی جەوادی مامۆستا جەواد حەمەد بەک ئەم یادەیان کردوتەوە لەو یادە مامۆستا ئیبراهیم سابیروەری 45 دقیقە قسەی کردووە مامۆستا فازی شەورۆ شعری خوێندوتەوە شانۆ و پێشکەش کراوە تیپی مۆسیقا هەبووە لە ساڵی 1969 بە شێوەیەکی فراوانتر و بەرنامەداڕێژ باس ئەوەیان کردووە وا دەمەوێت لێرەدا شتێک بڵێم ئەو کاتە لە هاوینان ئەم یادەکراوەتەوە مانجی هەشت لەبەر ئەوەی دەوام و شت نەماوە بەڵام ئێستا بەهۆی دراسەکردنیان خستویانەتە 15 پێم وایە کاتەکەی زۆر گونجاوە چونکە لە کاتێکە کە تەواوەتی نەچوتنیە ناو گەرما و گڕەوە لە هەمان کاتیشتا کەمەک فێنکایەتی مایەواتە فێنکایەتیش هەیە دوایی بەهارە و کاتەکەی زۆر گونجاوە بۆ کەرنەڤاڵ و بۆ یادکردنەوەی ئەم ڕۆژە شکۆیە هەم ڕۆژەکەشی زۆر بڵێن کاتەکەشی 15 لە سەزاران و خۆشترە کە ئەو ڕۆژەیان داناوە بەڵام ئەوەی زێی نیگەرانیە ئەوەیە ئەو کاتە ساواتە 55 ساڵ بەر لە ئێستا داوای 4 پرۆژەیان کردووە یەک لەو پرۆژانە دروستکردنی تونێڵی هەیبە سوڵتان و دروستکردنی بەنداوێک لە بەنداوێکی گەورە دروست بکرێت لە کۆیە وارووا بە دووسایتکردنی ڕێگای کۆیە و هەولێر لەگەڵ دروستکردنی پەیکەری حاجی قادری کۆیی دیارە لەو 4 پرۆژەیە تەنها پەیکەری حاجی قادری کۆیی لە ساڵانی هەفتاکان دروست کراوە تاکو ئێستا ئەوە 55 ساڵە خەڵکی کۆیە هاوار دەکەن پڕ بەگەرویان ئەم ڕێگە بوویتە ڕێی مەرگ و هات و نەهات کە بەدەیان خەڵک و گەنج و جەوان کەل و پارسە دەبن لەو ڕێەوە تاکو ئێستا دەبین ڕێ دووسایدەکەی کۆی و هەولێر تاکو ئێستا نەکراوە کە ئەو کات کراوە ینی هاواریان بۆ کردووە ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت 55 ساڵ بەر لە ئێستا کەسی تاکو ئێستا ئەم کارە نەکراوە ئەوە زێی نیگەرانیەکی گەورەیە بۆ خەڵکی شاری کۆیە چونکە بە پێی خەبات و خوێنی ئەم شارەش پێی خۆشە دکتۆر هاوژین بڕوای تۆ بۆچی کۆیە وەک پێویست خزمەت نەکراوە یاخود بۆچی پراوێز خراوە بەڵێ بەڕاستی کۆیە بۆ پەراوێز خراوە لەبەر ئەوەی کۆیە لە ڕووی سیاسیەوە سەر بە سلێمانیە بەڵام لە ڕووی ئیداریەوە سەر بە هەولێرە وەکو دەستارێک لە نێوان ململانەیەکی حزبی کۆیە لە بوارە بێبەش کراوە وەکو کوردەواری وتەنی ئێمە لە قەلیش بووین و لە کۆتریش بووین بۆیە دەبینی غەدەر لە کۆیە دەکرێت و کەمترین ماف ئێمە ئەوەیە کە ینی دووسایتکردنی ڕێگای ینی کۆیە هەولێر تەنانەت ئەو ڕێایی کە تەنکەرەکانی پێ ڕەت دەبن ئەوەی کە لە تەختەقەوە دێ ڕێگاکەیان وێران کردووە جارێکی کە ئیستاب دەگری 1-2 مەتر لەو هینەی قیرە هەڵدەکەنێ تەنانەت ئەو تەنکەرانە بەو مادەی کە خۆیان دەیبەن نەیان توانی وە قیرتاویکەن غەدر کراوە من پێم وایە ململانەیەکی سیاسی هەیە لەو بوارەدا ئەو ململایە سیاسیە خەڵکەکە بازەکەی دەداتن بەداخەوە کە ناکرێت خەڵک بازی ئەو جۆرە شتانە بکرێتەوە لە ڕاستیدا کۆمەڵێ پرۆژە بۆ کۆیە کراوە بەڵام بە نیوەچەلی بەجێ هێشتراوە وەخوازیارم کە ئەو پرۆژانە تەواو بکرێت دووسایدەکەی بڵێن کۆیە و هەولێر تەواو بکرێت ڕێگای تەختاق ڕێگەکانی ترچونکە کۆیە دەبێتە شوێنێکی گەشتیاری زۆر گرنگ ئەگەر ڕێگاوبانەکانی باش بن و خەڵکێکی زۆر بە ئاسانی دەگاتە تەختاق خەڵکێکی زۆر دەگاتە سماقوڵی خەڵکێکی زۆر دەگاتە بۆگێت و دەبێتە شوێنێکی گەشتیاری و زانستی کە زانکۆی تێدایە و خەڵکێکی زۆر سەردانی دەکات بەڵام ڕێگاوبانەکان ئەوەندە مەترسیدارن کە خەڵک مەیلی ئەوە ناکا بێتە کۆیە بۆیە دەبین لە ڕووی ئابووریەوە لە ڕووی گەشت و گوزارەوە لە ڕووی ئەوانەشەوە خەڵکی کەم ڕوو تێدەکا بۆیە لە ڕووی داراییەوە دەبینی خەڵکی کۆیە زیاتر لە طبقەی وەسەط و لە خوارەوە نا ئەمەش هۆکارەکەوەی هەلی کار لە کۆیە نییە ئەبوونی ئەو هەموو پاڵاوگەنەوتانە وای نەکردووە لە کۆیە کۆمەڵێ کارگە دابنێن کە
بڵێن پاژماوەی ئەو نەوتە کۆمەڵێ پلاستیک و کۆمەڵێ شتی پێ بکرێ و مەسەنە شوێنێکی وەکو تەختە کە چەند زار باسمان کردووە ئەگە خەڵکە تەنها دنە بدەن لەوێ پەمۆ بسێنن دەتوانین لەوێ چەندان معمەلی لەفاف و کلێنکس و نازام شتی بەسیط یعنی بەلامانەوە بەسیتە دروست بکرێ بەڵام بەرهەمی هەموو کوردستان دەتوانی بەرهەم بهێنی وبوونی ئەو کارگانەوا دەکا بە هەزارە خێزان لە کۆیە بتوان گەنجەکانیان کار بکەن و بکەونە سەر ڕێزکە و ئیشی خۆیان چونکە ئەوەی لە کۆیە هەیە زیاتر ئەوەی موچەخۆرە ئەوەکەی دیکە هەلی کار بەو شێوەیە نییە بۆیە دیاردەی کۆچکردن لە کۆیەوە بۆ شارەکانی دیکە بە بەردەوامە ئەوگۆ مەسیحەکان وەرگین لە ساڵی 2012 مەسیحەکان 703 هاوڵاتی مەسیحی لە ناو شاری کۆیە و هەرمۆتە هەوە مرکزی شار بەڵام ئێستا 538 مەسیحی ماوەواتە لە ماوەی 10 ساڵ زیاتر 150 هاوڵاتی مەسیحی لەو ناوچەیە ڕۆیشتون لەبەر ئەوەی دەستنە عنکاوە هەولێر شارە گەورەکان بۆ ئیشکردن بۆیە ئەگەر ئەو کۆمەڵە پرۆژێ بۆ کۆیە بکرێ ئەو دوو سایدە بکرێ ئەشێ گەنجێک ئیشی لە هەولێر هەبێ دوو ڕۆژ سێ ڕۆژ ماڵیشی با لە کۆیە بێ بۆ خۆی هاموشۆ دەکا بەڵام ڕێیەکان هەندە مەترسیدارن بۆیە دەبین ئەو پچرانە گەورەیە هەیە وای کردووەکە تەسیر بکاتە سەرباری ئابووری هاوڵاتیانی کۆیەش بۆیە بەڕاستی خوازیارین کە زۆرشت بۆ کۆیە بکرێ هۆڵێکی گەورەمان هەبێ بۆ شانۆ بۆ هونەر بۆ مناسبە گەورەکان تاکو ئێستا نیتمان ئەکردنی ئەو دووساییدا دامەزراندنی کۆمەڵێ کارگەوشت دەتوانین بڵێن وردە وردە ئەوانە دەکەوتە سەرپێی خۆی دەتوانین گەشە بکەین ینی شان بەشانی شارەکانی کە گەشە بکەین چکە موقعی جوگرافی کۆیە کەوتۆتە شوێنێک لە بینی پارێزگای سلێمانی و کەرکووک و هەولێرە شوێنێکی استراتیزیە بە هەموو لایەک دەستی پێڕادەگا لە کۆنداش سەرڕێی بازرگانی بووە و شوێنی زانست و زانستگا بووە و لە ئێستاشدا ئەگەر هەموو شۆیەکە و ڕێگاوبانەکان باشبی من دڵنیام کە زارشکەدا کۆیە باشتر دەبۆژێتەوە دەبێتە داڵدە و پەناگەی دەیان خەڵکی فەقیر و تێیدا گەشە دەکەن و دەتوانن ژیانی خۆیانی تێدا ببەنە سەر. دکتۆر هاوژیندارە کۆیەکێکە لەو شارانی کە پێکەوە ژیانی ئاینی زۆر ڕەنگی داوەتەوە تێداوە ئەمڕۆژ جێگری سەرۆکی حکوومەت چای بە کریسیانەکانی کۆیە کەوتووە مێژووی ئەم پێکەوە ژیانە بۆ کەی دەگەڕێتەوە و کۆیەکان چۆن توانیویانە ئەم پەیوەندیە باشە دروستکەن لە لێوان ئاینە جیاوازەکاندا. بڵێ سەرەتا ئەمەزهر زۆر دڵخۆش بین کە بەهاتنی جێگیری سەرۆکی وەزیران هەڤاڵ کاقوبات تاڵەبانی بۆ گوندی هەرمۆتا چەند ڕەهەندێک و مەبەستێکی گرنگی تێدا بوو چونکە بەڕێز مامزەلال یادی بەخێر ڕۆحی شاد بێ لە 22/8/2000 سەردانی هەرمۆتەی کرد بە هەمان ئەو ڕێی کە کاقوبات پێیدا ڕۆی لە هەمان شوێن و لە هەمان هۆڵ کۆبوونەوەیکی بە مەسیحیەکان کرد و ئەو کاتی وتی ئێوە تاقاننە و قسەی زۆر جوان و بەزەی کرد کە ڕێزێکی زۆری لە ئێمە گرت و دەتوانین بڵێن هەر ئەو کاتیش بنکەی تەندروستی شەی سەلیمی کردەوە بە مەقەسێک ئیفتاحی کرد کە بۆ خۆی لەسەر ئەرشی خۆی دروستی کردبوو چەند پرۆژەیەکی کردبوو ئەمە مای دڵخۆشی بوو ئەو ڕۆژ کە کاقوبات هات سەردانی کردین لەو سەردانیکردنە توانیمان کۆمەڵی شت لەوێ باس بکەین و هەروەها و کۆمەڵێشتمان بۆ بکات و مێژوی پێکەوژیان لە شاری کۆی مێژوێکی دوور و درێژی هەیە لەبەر ئەوەی ئێمە مێژوێکی هاوبەش و خەباتێکی هاوبەش و خوێن و شەهیدی هاوبەش و بەرژەوەندی هاوبەش و پێکەوەژیانی هاوبەش هەموو ئەوانە پێکەوە ئێمە کۆ دەکاتەوە لە کۆیە فەرقی ئەوە نەکراوە ئەوە مەسیحیە ئەوە مسلمانە هەر لە کۆندا ئەوە هەموو شۆ سەردانیکردنی یەکتر هەبووە تەنانەت مەلای گەورەی کۆیە لەگەڵ قەشەکان و ئەوانە لە تەنهان لەگەڵ جوولەکەکانیش مالمەکان پێکەوە بە تەبایی دانیشتون نایانێشتوە درست بکەوێتە ناو ئەو بوارە و کارەکەش ئەوەیە شاری شاعیران و هونەرمەند و گۆرانی بێژ و شاری فەیلسوف و منەوەران و پیاوانی ئاینی بووە لە کۆندا شارستانیەتی تێدا بۆ بۆیە دەبینین بە تەبایی پێکەوە ژیاوین تەنانەت ئەو نمونە جوانەی کە مەلا ئەسعەد کە مەلای مزگەوت بووە لە هەمان کاتیشدا سێوەکە شەماسی کڵێسا بووە هەریەکە تقوسە دینیەکانی خۆیان جێبەجێ دەکرد بەڵام لە کۆڕ و کۆبنەوە پێکەوە بوون و بەدەف و بە گۆرانی و مەقامی هاوبەشیان تۆمار کردووە بە کاسێت و لە ساڵی 1935 کاتێک مزگەوتی گەورەی کۆیە لەسەر دەستی سەید هادی نۆژەن کراوەتەوە بە حزوری جەنابی مەلای گەورە سێوەی هونەرمەند
کە بینیەتی ئەو هەمە فەقێ و مەلایە دەستنە ئەو مزگەوتە و ئەویش چووە لەوێ پێشوازێکی گەرمیان لێکردێت تەرتیلەیەکی وتووە مەقامێکی وتووە لە مەدحی خوا و پێغەمبەران هەموو مەلاکان و فەقیەکان چەپڵیان بۆ لێدا و لەگەڵیان دانیشتووە ئەو مەقامە نەتۆمار کراوە نەزارێک کە دووبارە کراوەتەوە ئەوە گەورەترین مێژووی پێکەوە ژیانی ئێمەیە کە تەنانەت لەکردنەوەی مزگەوتێش ئەو ساڵیش مزگەوتی باڵێن چێخوامان لە کۆیە کراوە من و قەشە زەیە و کۆمەڵی خەڵکی چوین بەشداریمان کرد لەوێ وتارمان هەبوو خوانی ئێوارەمان لەوێ خوارد هەنی ئەو برایەتی و پێکەوە ژیانی لە لای مە هەیە زۆ گرینگە تەنانەت ئەمە دێڕی مەڕبێنە قەدیشەمان هەیە و دێرە برا مسلمانەکانمان بە شێخ محەممەدی دێرێ ناو دێریان کردووە ئێمەش بە بڵێن مەڕبێنە قەدیشە ناوی دەبین هەردوو لا سەردانی دەکەین وەکو زیارەتی دینی و هەروە وەکو سیاحە و ئەو شوێنانی کە بۆ یاری منداڵانیش دانراوە و لە دائیرەکان لە کۆڕ و کۆبوونەوەکان ئێمە هەمیشە پێکەوەینە و لە یەک سەنگەریش خەباتمان کردووە و خوێنمان داوە بۆ پاراستنی ئەو کوردستانە بۆیە ئەمە کوردستانی بوون ئەمە کۆ دەکاتەوە ئەو کەلتورە هاوبەشە ئێمە کۆ دەکاتەوە تەنان مەسیحەکانی کۆی لە ڕووی جلوبەرگ و لیباسیشەوە هەر ئەو لیباسانە دەپۆشن کە ئەبرا مسلمانەکانمان دەیپۆشن بۆیە ئێمە بەڕاستی هەریەک لێک نزیکین ئەو خوێنەی لە دڵی من دەگەڕێ لە دڵی برا مسلمانێک دەگەڕێ هەر هەمان ئەو خوێنەیە کە 3000 ساڵ بەر لە ئێستا 4000 ساڵ بەر لە ئێستا ئێمە زەردەش بووین دواتر هەندێک بوویتە مەسیحی هەندێک بوویتە مسلمان بەڵام لە یەک خاچین و لە یەک خوێنین و لە یەک تۆرەمەین لە یەک نەسلین بۆیە بوونی ئێمە پەیوەندیەکی ڕۆحی و خزمایەتیشە چونکە پەروەردەی ئەو خاک و خۆڵین کە هەمومانی تێدا گۆش بووین هەمومانی تێدا هەڵقڵاوین و هەروەها پێشکەوتنی کوردستانی پێشکەوتنی ئێمەیە دڵمان پێی دەکرێتەوە بۆیە ئێمە من بە خەباتی بڵێن نووسین کە 37 کتێبم نووسی و بە زمانی کوردی هەوڵم داوە و یەکەم کەسیشم کە دکتۆرام لە زمان و ئەدەبی کوردی هێناوەکو مەسیحیەک تاپلەی پرۆفیسۆر ڕۆیشتوم وەک مەسیحێکی کوردستان ئەوە شانازی پێوە دەکەم کە خزمەتی زمانی شیرنی کوردی دەکەین ئەمانە هەمووی پێکەوە ژیانن ئەوانە هەمووی خۆشەویستین و لە هەرمۆتەش ئێمە لە ماڵەوە بە زمانی سریانی قسە دەکەین بەڵام کە هاتینە دەرەوە بە زمانی کوردی قسە دەکەین بەڵام هەر لە ماڵەوە کە دایکمان ئێمەی گۆشت کردو بە لایلایەی کوردی بە گۆرانی کوردی بە پەندی پێشینان ئێمە گۆشت کراین بۆیە زمانی کوردی زمانی سریانی لا ئێمە دوانەی یەک منداڵدانن پێکەوە گەشەیان کردووە وەکو یەک هەردوو زمانەکەمان خۆش دەوێت وە ئێمە خاوەن دوو کەلتورین لە یەک کاتدا هەرمۆتە بۆ زۆر دەوڵەمەندە بە فۆلکلۆر بە کەلتوری کوردی بە کەلتوری سریانی و تاپی ئێستا چەندان کتێبمان لەسەر ئەو بارە نووسیوە چەندان پرۆژەمان هەیە ئەمانە هەمووی وا دەکا ئێمە کەلتورەکەمان دەوڵەمەند بێت و کەلتوری هاوبەش و ئاینی هاوبەش لە کوردستان هەمیشە زەی بۆتەوە ئەو مەسیحیانەی لە ناوەڕاست و خوار و عێراق کە لێیان قەوما هاتنە هەرێمی کوردستان ئامێزیان بۆ کرایەوە بۆیە جوانترین نمونەی پێکەوە ژیان لە کوردستان لە عێراق لە کوردستانە چونکە ئەو کارە ساتێک کە داعش کردی لە کوردستان کارە ساتی لەو شێوە نەکراوە ڕەنگە هەوڵی تاکە کەسی هەبووە بۆ ئازاردانی چەند مەسیحیەک بەڵام هەمیشە گەلە کۆمە نەکراوە لەسەر ئەوە بۆیە ئەو خەبات و خوێنەی کەمە کردومانە پێکەوە و هیوادارم بتوانی بنەوەی دوای خۆشمانی بسپێرین ئەم تەبایە و ڕەبایە ڕاگرین و پێویستە وڵاتانی دەوروبەری جیهانی سوور لەو ئەزمونەی پێکەوە ژیانە ئێمە ببینن کە چۆن مەسیحی و مسلمان و کاکەیی و ئێزیدی و تەنانەت ئاین زاکانی ناو ئاینی ئیسلام و مامەڕەزاییمان هەیە بڵێن کۆمەڵێ شتی ترمان هەیە ئەوانە بە تەبایی پێکەوە دەژێن لەبەرەوەی ئەمە کە یەک خوامان هەبێ یەک بەرژەوەندی هاوبەشمان هەبێ ئەمە هەمومان کۆ دەکاتەوە مرۆڤ بوون ئێمە هەموو کۆ دەکاتەوە لە یەک بۆرە لە یەک ناوەڕاست لە یەک چەق و هەروەها هەر کەسەش کوردەواری دەڵێ مەڕ بە پێی خۆی و بزن بە پێی خۆی دکتۆر دەستە عیبادەتگای خۆی بەڵام عیبادەت و ئەمانە تێکەڵ نەکراوە لە کۆیە بەڵێ باش دارە دەمەوێت پرسیار لەسەر لایەنی هونەری و کللتوری کۆیە بکەم دەزانیت کە کۆیە دەوڵەمەندە بە کۆمەڵێک کەسایەتی دیاری هونەری هەر لە شاعیر و هەر لە هونەرمەند و هەر لە گۆرانی بێژ و هەموو بوارە جیاوازەکانی تر ینی دەکرێت پێم بڵێ ئەم توخمەیان ئەم ڕەچەڵەکە لە ناو خەڵکی کۆیەدا سروشتیە ئەزەلیە و تاوەکو ئێستش بەردەوامەوە کۆیە دەستێکی باڵای هەیە لە دەوڵەمەندکردی کولتور و فەرهەنگی کوردیدا بەڵێ ئێمە پێکەوە توانیمانە ئەم شارە بنیاد بنین و مەسیحەکانیش ڕۆلیان هەبووە لە ڕووی
هونەرەوە ئەگەر لە دیوەخانی ئەمیناغی ئەختەرەوە دەست پێکەین لە ساڵی 1970کان دەتوانین بێن لەو دیوەخانە مەڕبێنی مەقامبێش لەگەڵ ئەختەر کە خاوە دیوەخانەکە بووە و هەم ئاوازدانەر و هەم تێکستەکانی نووسیوە بەڵام مەڕبێنی مەقامبێش لەوێن دەرێ باشترین مەقامبێژ بووە کە لەوێ وجودی هەبووە لە دوایی ئەوە سێوەی هونەرمەند هاتووە پێش سێوەش حەنی لە خڕەمان هەیە لە دواوێ مەڕبێنمان هەیە و با مامۆستا باکووری توانیوێتی لە ساڵی 1957 بیباوازی کۆیێ دابمەزرێنێت کە مەسیحیەک بووە و بڵێن خولی مۆسیقای کردوتەوە بۆ کۆمەڵێک کەس وەتوانیویانە ئەمە گەشەی پێ بدەین و هەروەها لە کۆیش با بڵێن سێوەی هونەرمەند کە مەقامبێژێکی مەسیحیە توانیوێتی ڕەسەنایەتی خۆی بپارێزێت تەنانەت پێکەوە ژیانەکەمان لە ناو هونەریش ڕەنگ دەداتەوە ئەوەی سێوە لەسەر سەحەرە دەیرێ کە مەقامێکی زۆر خۆشەم سەحەرە باسی ئەوە دەکا لە بنەسەدا ئەمە فەقێیەکی موسڵمان ئەم تێکستەی نووسیوە کە عاشقی کسێکی جوولەکە بووە ناوی سەحەر بووە لە لای مزگەوتی مەلا ئەسعەدی ئێستا لەوێ تێپەڕ بووە ئەو کچە عاشقی بووە ئەو تێکستەی نووسیوە و سێوەی هونەرمەندیش هاتووە وتوی ئەو تێکستەی وتۆتەوە واتە تێکستەکە موسڵمانێک نووسیوێتی بە کاریگەری بڵێن کسێکی جوولەکە و مەسیحیەکیش کردووە بە گۆرانی وتویەتەوە ئەمە زۆر گرنگە دەتوانین بڵێن ئاینی عیسایی و محەممەدی و بڵێن ئاینی موسایی لێرەدا هەرسێ ئاینەکە لە هارمۆنیا و لە هونەرێکی بەرز تێکەڵ بووە ئەماش دەتوانین بڵێن شتێکەکە لە مێژووی پێکەوە ژیان کە دەڵێ ئەمڕۆ جومعەیە لەگەڵ فەقەیان دەخوێنین بولبولی خانەوێران باسی ئەوە دەکا ئەو باسی جومعە دەکە یاخود قاسیدێکی بە متمانم دەست ناکەوێ بینێرمەکەن بەژنی بالیک و دووچاوی بەرەک ڕاستی دڵی خۆمی بۆ بەیان بکەم سەحەرەوەی سەحەرا ئەمە هەمووی کوڵ و کەفی ئەو فەقەیە بووە بەرامبەر بە جوانێک بەرامبەر ئافرەتێکی جوولەکە یان دەبینین ئەم هونەرە وەکو میوزای وەکو شتێکی جوانی نەخشاوە توانیمانە ئێمە بنیاتی بنین بەداخەوە جوولەکەکان لە 48 کە ڕۆیشتون پێشتر تۆمارکردن و نووسین بەو نەوعی نەبووە دڵنیام ئەوانیش کاریگەری خۆیان هەبووە لەسەر ئەو هونەرە لەسەر گۆرانی و هەروەها دەتوانین بڵێن گوندی هەرمۆتە زۆر دەوڵەمەندە لە ئاوازی مەقامات و ئاوازی مەقامات لە ناو کلێسا با بڵێن ئەو 12 مانگە هەر مانگەی ئێمە ناوەچی وەکو چۆن لە دەڵێن نەورۆز گوڵان زۆر زەردان لەوانەش مانجی مەریەممان هەیە مانگمان هەیە دڵی یەسوعمان هەیە بەو نوعانە هەر یەک لەو مانگانە کۆمەڵێ تەرتیلەی تایبەت دەوترێ بە مەقام بۆیە دەتوانین بڵێن بە سەدان ئاواز لە کەنیسەی هەرمۆتە هەیە لە کەنیسەی کۆیە هەیە کە شایانی ئەوەیە نامەی ماستەر و دکتۆرا بەس لە سەرمەقامەکان بێتەوە لەو تەرتیلە دینیانەی دەوترێتەوە سێوەی هونەرمەند لە سەحەرە سوودی لە مەقامی قومشەپیر وەرگرتووە کە لە مەقامێکی کلێسەیە ئەگەر پێشوی حەنی لە خڕەش ئەمەی وتو بێتەوە لای سێوە زیاتر ساز و باز بووە لاوی جوانتر ڕێشی خستووە جارێکی دیکە توانیوێتی بەدەنگە ڕەسەنەکەی خۆی پێشکەشی بکات و تاکوی ئێستاش شەیدای ئەم مەقامەیە و هەروەها ئەو مەقامە نان لە ڕەسەنایەتیەوە هەڵقوڵاون بۆیە دەبینیم مێژوو هونەر لە کۆیە و کەسێکی وەکو جان تۆماس کەسێکی وەکو خوشکەکەی بڵێن باکووری وەکو مەسیحیەک بەشدار بووە لە شانۆگەریەکان ئەمانە لەگە برا موسڵمانەکانیان پێکەوە ئەو تیپانەیان دروست کردەوە بەرەو پێشیان بردووە و هەروەها شتی زۆر جوان لەو بابەتەی هەیە تەنانەت مامۆستا باکووری ئەم حەزی لە کچێک کردووە بە ناوی با بڵێ حەزی لە کچێک کردووە بە ناوی ئەمیرە دواتر کە لێی دوورکەوتوتەوە داوای لە مەجید ئاسینگر کردووە شعرێکی لەسەر بنووسێ دوایە فواد ئەحمەد کردوویە با گۆرانی ئەمیرەکەم دڵگیرەکەم بەهارت لێ شەرمەزارە دەبینین دیسان فکرەکەی کەسێکی مەسیحیە و برایەکی موسڵمان کردوویە بە شەعر دواتر مامۆستا باکووری ئاوازی بۆ داناوە دواتر برایەکی دیکەی موسڵمان بە گۆرانی وتوێتی بزانە ئەو جۆرە تێکەڵیە و بینە و بەردە جوانەی کە هەبووە بۆیە لە هەر شارێکی کە ئاینی جیاواز هەبوو کە کەلتوری جیاواز هەبوو بەرکەوتنی جیاواز هەبوو دەبینین هونەرەکەشیان فرە ڕەنگە لەبەرەوەی تۆ چەند زمان بزانی ئەوەندە کەسەی لە کوردەواری جۆری بیرکردنەوەت ئەوەندە کەسێ 2 زمان بزانی بە 2 جۆر بیر دەکەیەوە 5 زمان بزانی بە 5 زمان بیر دەکەیەوە 5 کەسی لە یەک کەسدا بۆیە لە کۆیە هەمیشە ئەو جۆرە کەلتورە جیاوازە وای کردووە کە
نەخشێکی جوان وەکو باخسەیە کە پڕ لە گوڵی ڕەنگا و ڕەنگ بێ دیمەنەکەی جوانترە لەوەی کە یەک ڕنگ بێت بۆیە دەبینین شاری کۆیە ئەو ڕەنگا و ڕەنگە ئەو تێکەڵاویە وای کردووە تەنان لەسەر کەلتوری پێکەوە ژیانیش لە شاری کۆیە کە مەسیحیەکان لە گەڕەشی بڵێن دیانانی پێ دەڵێن یان بەفریقەندی پێ دەڵێن کە لەوێ ژیاون لە گەبرا موسڵمانەکانمان لە بۆنەکان لە خۆشی و ناخۆشیەکان بەشداری یەکیان کردووە وایان لێ کردووە کەلتوری یەکتر وەرگرن و هەروە یەکتریان خۆش بێ و ئەو بیری میان ڕەوی و پێکەوە ژیانە لە کوێ وای کردووەکە زۆر باشە. دکتۆر هاوژین دوا پرسیار بۆ جەناب ئێوە خاوەنی زانکۆیەکی قەشەنگن لە کۆیە و ساڵانە نەوەیەکی باش لە ڕووی ئەکادیمیەوە پەروەردە دەکەن و تێکەڵ بە کۆمەلگا دەبنەوە بۆ خزمەتکردنی بواری خوێندنی باڵا و سێکتەری پەروەردە دەکرێت پێم بڵێ ینی ئێستا بەو پێی جەنابەت مامۆستای زانکۆی لەمڕۆ لە چ ئاستێکدان سێکتەری پەروەردە خوێندنی باڵا لە کۆی لە چ ئاستێکدایەوە ئەمڕۆ جێگیری سەرۆکی حکوومەت هیچ بەڵێنێکی پێدان بۆ پێشخستن و پاڵپشتیکردنی ئەم سێکتەرە؟ بەڵێ طبعا زانکۆی کۆیە لە ساڵی 2000 کە دامەزرا دوو بەشی کوردی و عەرەبی بوو وە سەر بە زانکۆی سلێمانی بوو بەڵام لە ساڵی 2004 بە فەرمانی خوالی خۆش و مامزەلال تاالبانی کە بوو بە زانکۆیەکی سربەخۆ بەردی بناغی ئەو زانکۆیی دانا و گەشەی پێکرد لە چەند بەشێکەوە دەستی پێکرد وردە گەشەی کرد و فراوان بوو ئێستا بەشە زانستیەکان و بەشە علمیەکان و بەشە طوبیەکان ئەوانە هەموو کراوەتەوە دەتوانین بڵێ مرکزێکی زۆر باشە بۆ خەڵکی کۆیەوە بۆ تەختەخ و بۆ شار و شوێنەکانی تر و پێگە و جێگە و سەنگێکی فراوانی هەیە و سەردانیکردنی ئەم ڕۆژ زێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئەمە مانا و مەبەستێکی گرنگی لە پشت بوو کە درێژە پێدەری ڕێبازەکەی باوکی خۆیتی بۆ پێشخستنی زانست بۆ پێشخستنی علم و معریفە لەو شارەدا کە کۆمەڵی شوێنی بەسەر کردوتەوە و پێم وایە کە ئەمە جوانترین نمونەی سەرکردەیە کە پێم باشەکە سەرکردەکانی تریش ئەم شێوازە بەکاربێن بێنە ناو دەرونی خەڵکەوە بێنە ناو دڵی خەڵکەوە سەردانی گوندەکان بکەن پەناپێسەکان ببدینەوە بزان ئەو خەڵکە چی لە دڵا چونکە تۆ جاری وایە لەگەر هاوڕێیەکت بە تەلەفۆن قسە دەکەی کێشەیەکت هەیە مەشاعیرەکەت ناتوانی بگەێنی وەک ئەوەی تۆ لەگەڵی دابنیشی کە هاتە ماڵت یان ئەتە چوویە ماڵی لەگەڵی دانیشتی مەشاعیرەکە باشتر ئاڵوگۆڕی پێدەکرێت زیاتر تەفاهم دەبێت بەرکەوتنەکە زیاترە هەست بە زنجەتی شتەکە دەکەین بۆی ئەو سەردانانە بۆ خۆی هەیبەتێکی گەورەی هەیە ئەو هەر سەرکردەیەکی تری کورد کە بەدڵسۆزی ئیش بکات و گەلو نیشتیمان ئێمە پێمان خۆشە بیدینین ئەو ڕاوێژمان پێ بکە ڕەئی جەما وەربگری و کوردەواری دەڵێ دوو ئەقڵ باشترە لە ئەقلێک و دراسی ئەو مەوزوعانە بکرێ بۆ ئەوەی کە مەرام و مەبەستەکان باشتر بێت بۆیە سەردانەکەی کۆیە دەتوانین بڵێن گەرموگوڕی و تینێکی باشی بە کۆیە بەخشی کۆمەڵی شوێنی بەسەرکردەوە کۆمەڵێ بەڵێندرا کۆمەڵێ پرۆژە جێبەجێ کرا تەنانەت لە ڕۆژی هاتنەکەی ئەو ڕۆژی کە هات ڕێیەک هەیە لە هەرمۆتە کە ڕێی گشتیە خەڵک سوودی لەوەرگرن هەمان ڕۆژ کۆمەڵێ بڵێن جیازی پستنەوەی ئاردەکە هات و لەو ڕۆژانەش هەر قیرتاو دەکرێت ئەمە و کۆمەڵێشتی دیکەش بوو کە بە سەریعی ئەوانە جێبەجێکرا بۆ ناو شاری کۆیش ئەمە شتێکی باشە دەتوانین بڵێن گەرم و گوڕیەکە تین و گڕەکە بە خەڵک دەبەخشێت ئەو خەڵکە پێویستیان بۆیە بەڕاستی خزمەت بکرێن پێویستیان بەوەیە شاری کۆیە بەرەو پێشەوە ببین لە هەموو بوارەکان لەبەرەوەی شارێکە شارێکی زیندووە شارێکە کە لە ڕووی خەباتی سیاسیەوە شارێکی زۆر گەورەیە لە ڕووی ئەدەب و هونەرەوە خاوەنی سرودی ئەیڕەقی بە خاوەنی دەیان شاعیر و هەڵکەوتەیە خاوەنی خالی دلێر و خاوەنی حازی قادری کۆی و دەیان شاعیرێکە هەموو میلەتی کورد شانازیان پێوە دەکا بۆیە من پێم وایە کە هەموو شارێکی کوردستان پێویستی بە خزمەتە بەڵام شاری کۆیش پێویستی بەو خزمەتانەیە هیوادارم لێرە بەدووە زیاتر خزمەت بکرێ زیاتر بە دڵسۆزی کاری بۆ بکرێ بۆ ئێمەش بتوانین کە و دڵمان بە شارەکەی خۆمان خۆش بێ گەنجەکانمان لە شارەکەی خۆمان دابنیشن لە شانەکەی خۆمان خزمەت بکەن دڵیان بەو ژیانە خۆش بێت هەلی کاریان هەبێ ئێمە سەردانەکەی بەرز دەنرخێن هیوادارین کە سەردانەکانیان بەردەوام بێت ساڵێ جارێک ساڵی دووجار بە ڕێزیان بێن خەڵکی دیکە بێت هەر یەک لەوانە بتوانن با بڵێن بەردێک لەسەر بەردێکدا بنێن بۆ کۆیە ئەمە معنای ئەوەیە بۆ شاری کۆی شتێکی باشە شتێکی دڵخۆشکەرە کە هەمومان تێیدا سوودمەند دەبین. زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر هاوژین سڵێو مامۆستای زانکۆ ڕاستەوخۆ لە کۆیەوە
لەگەڵمان بووی سپاس پڕێزان بۆیەوەش کە تا ئێستا بینەری پانۆراما بوون هەر شاد و بەختەوەر بن.